کردەی گەلەکەی هێناوەتە سەرچۆک. ڕاستە کیم جۆنگ ئون سەرۆکی کۆریای باکوور بە ڕەفتار و کردەوە سەیرەکانی دەناسرێتەوە، بەڵام ئەمە تەنها تایبەت نەبووە بەخۆیەوە، بەڵکو بە ژمارەیەک بڕیاری سەیر و سەمەرە گەلەکەی هێناوەتە سەرچۆک بە شێوەیەک کە گەلی کۆریای باکوور لە ژمارەیەکدا هۆڵ دەچن کە تەنها کاریان بەڕێکردنی ڕۆژەکەیانە و بەدەرن لە خۆشی بینین لەلایەنە جیاوازەکانی ژیان. لە دوایین بڕیاردا پیاوە بچووکەکە بڕیاری داوە کە سیرکردنی فیلم و بەرهەمە بیانیەکان بە هەموو شێوەیەک قەدەغە بکرێت، بە شێوەیەک ئەگەر کەسێک سەیری فیلمێکی ئەمریکی بکات ئەوە سزای لە سێدارەدانی بۆ دەردەچێت، یاخود سیرکردنی فیلمی هیندی سزای زیندانیکردنە. پێشتریش بە بڕیارێک دەست بەسەر هەموو کاسێت و سیدیەکانی وڵاتەکە داگرتبوو. یەکێکی دیکە لە یاسا نوێیەکان ئەوەیە کە لە بەرکردنی کابۆ بە هەموو شێوەکانیەوە قەدەغەیە، ئەویش بەهۆی ئەوەی بە بڕوای کیم جۆنگ ئون ئەو جۆرە پۆشاکە نیشانەیە بۆ سەرمایەداری. هەر لە وڵاتی ئەو سەرۆکە سەیرە یاسایەک دەرکراوە کە ئەنجامدانی پەیوەندی نێودەوڵەتی بە هەموو شێوەیەک قەدەغەیە. لە 2010دا پیاوێک کە چەند پەیوەندیەکی تەلەفۆنی نێودەوڵەتی ئەنجامدا بوو لە سێدارەدرا. لە کۆریای باکوور هەر بێڕێزیەک بەرامبەر خێزانی فەرمانڕەوا قەدەغەیە. لە ساڵی ڕابردوودا ژنێک بەهۆی ئەوەی هەوڵی ڕزگارکردنی منداڵەکەی دابوو پێش ڕزگارکردنی وێنەی سەرۆکی پێشووی وڵاتەکە بە زیندانیکردن سزادرا، ئەویش بەهۆی ئەوەی کارەکەی وەک بێڕێزیەک بەرامبەر پیرۆزیەکان هەژمار کرابوو. هەر لەبارەی وێنەی سەرۆکانی وڵات لە هەموو ماڵێکی کۆریای باکووردا وێنەی کیم جۆنگ ئون و باوکی هەیە. ئەگەر وێنەکان بە کەمترین شێوە پیس بن یاخود تۆز بگرن ئەوە خاوەن ماڵەکە ڕوبەڕووی سزا دەبێتەوە. بۆ ئەو مەبەستەش فڵچەیەکی تایبەت بۆ پاکردنەوەی وێنەکان بۆ هەر ماڵێک تەرخان کراوە. دەربڕینی هەر جۆرێک لە جۆرەکانی دڵخۆشی لە ڕۆژی 8 تەمموزدا بە هەموو شێوەیەک قەدەغەیە، ئەویش بەهۆی ئەوەی لەو ڕۆژەدا سەرۆکی پێشوو گیانی لەدەستداوە. شوێنی مانەوەی خێزان و ئەو شارەی تێیدا دەژین دیاری کراوە. زیاتر پەیوەستە بە پەیوەندیە سیاسیەکانی خێزانەکەوە، یاخود ئەگەر خێزانێک خوازیار بن لە پایتەختی وڵاتدا بژین ئەوە دەبێت ڕێککاری تایبەت بگرنە بەر و ڕەزامەندی وەربگرن. دەنگدان لە کۆریای باکوور زۆرە ملێیە. هەر کەسێک سەر و تەمەنی 17 ساڵ بێت بە پێی یاسا دەبێت دەنگ بدات. ئەوەی جێی سەرنجاوەیە کە لە هەڵبژارنی سەرۆکایەتیدا تەنها ناوی سەرۆک لەسەر فۆرمی دەنگدانەکەیە. خاوەنددارێتی مایکرۆوەیف ڕەزامەندی تایبەتی دەبێت. بە واتایی ئەگەر کەسێک خوازیار بێت مایکرۆوەیف بەکاربێنێت دەبێت ڕەزامەندی لە حکومەت وەربگرێت. ئەگەر کەسێک خۆی بکوژێت ئەوە هەموو خێزانەکەی سزا دەدرێت.